بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و هەمیشە ماڵتان ناوەدان بێت. پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمجارە لە پێشەنگام و دەسمە لای بەشێک لە کۆمپانیاکان و دەسمە لای بەشێک لە هاوڵاتیان بەبزانم هاوڵاتیان لەگەڵ خواردنا چۆنن و حەزیان بەچ خواردنیەکە و کاتێک کە خواردنیێک ئامادە دەکەن چەندێک گرنگجی بەلایانی تەندروستی دەدەن. لە پاڵەوەدا و کۆمپانیانەی کە لێرە هەن کە بەرهەمی ناوخۆییان هەیە چەندە ئەوان گرنگجی بە تەندروستی دەدەن، چونکە ئەو بەرهەمانە دوجار دەچێتە ماڵی تاکەکانی ئەم وڵاتە دەبێت بە تەندروستیەکی باشەوە بێ و گرنگجی بەلایانی تەندروستی بدرێ و خەڵک چەندێک خواستی لەسەر بەرهەمە ناوخۆیەکان هەیە، چەندێک خوازیارە کە بەرهەمی ناوخۆ بکرێت و کۆمپانیەکان سەیوان چیە و ئەوان چۆن دەتوانن زیاتر گەشە بە بەرهەمی ناوخۆ بدەن. ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. وڵا دوورما کفتە بریانی ئەوانە دروست دەکەن. دەکەمەی بەتام دەبی کووی وڵا بە پەلکەمێوی بە سپی لێ دەنین بە سۆری لێ دەنین و کامیان خۆشترە سپی سۆر؟ وڵا سپی ما پێ خۆشە بە ماستی. بە ماستی بەرێ بەگشت هەوای دەکەین و بەرێ گەنوا چی پێویستە دەبی چی حەز لێ بە هێلکەی لێ دەنەی حەزیش لێ بێ بە گۆشتی دەکەی ئەمە مندار حەزیان لێ بە گۆشتی بکەین بە هێلکەی ناخۆن. باشم دارەکان چەند فێر کردیا ئاوە خواردنی کوردەواری کۆن بخۆن یان داوا بکەن؟ ئیمە هەمووی دەخۆنی خۆمان لە مارێ مندارەکان گرفتیان نییە؟ نانە عەزیان لێە. ئارێ وڵا ئێستاش خۆت خواردنە ئازر دەکەی یان بوو کچەکان؟ بەس کچەکمێک کچەکەم لە مارێبی دروست دەکا گەنا بەخۆم بەخۆ دروست دەکەی؟ بەری دەستت خۆش بی. با بزانم خواردن دروستکردن زۆردان دەگوتری ئەوەی پێشتر تامی خۆش بوو ئێستاوانە ئایا فەرقی کردی یان تامە؟ ئارێ وڵا ئەدی ساواری خۆمان بوو بڕیشی خۆمان بوو گەرمە کوتای خۆمان هەبوو هەموو شتی خۆمان هەبوو پێشە ئێستاکە وەچی پێشتری نییە. ئەدی ڕوونی خۆمان بووە ئێستا ڕوونە زەیتە دەرێن باش نییە ڕوونی باحی. ئارێ وڵا ئەگەر زەیتەکە خۆمانە بێ کاریگەری نابێت لە زەیتەکی باش بی کاریگەری ناوی لەسەر تامەکەی تامی خۆشتر دەبی شیوەکە. ئەدیکۆ ئەو ڕوونەکە باش نەبیتن شیوەکەش ناخۆش دەبیتن. ئارێ پێم بڵێ ئافرەتە گەنجەکانی ئێستا لەگەڵ خواردن دروستکردنا چۆن؟ هەڵە باش نینە عەزیان لە تشتی دەرێ زۆری. ئارێ وڵا خراپ نییە؟ بەرێ وڵا بەخۆمە عەزما لێنی و ناوەڵا عەزیان ناری خراپە؟ بەرێ بەخۆ بەس عەزیان لێە. ئارێ عەزیان تشتی دەرێ ئاسانکاری 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 خراپە؟ ئایا چ بکەن؟ ئارێ وڵا لۆتان دەروستیان خراپە. چ خواردنێک زۆر دروست دەکەی؟ والله زیاتر بە یعنی ڕێئی ماڵەوە یعنی جارێ حەزیان لە پیزا بی مەسەلەن کفتە دۆڵمە بریانی شاورما ئەوانە. حەزیان زیاتر لە دۆڵمەکەیان لە کفتەکەیە؟ کفتە زانم کە کفتەی زۆر دروستکە دەبی کفتەی تو زۆر تایبەت بی وانە؟ بەریانی وڵی بەخۆم نا بەس ئەوی کە خواردیتی ئەو باسی دەکە ینی کفتەی باش دەبی کوبی؟ وڵی یعنی کفتەکە خۆشەکەی ینی هەویرەکەی بەرەگەڵ کە دەیکەی تەنک بیتن تەنک زۆر ئەسوور ینی تامی هەویری دەداتن. جا گۆشتەکەی چ گۆشتێک بی؟ گۆشتی خۆماڵی زیاترێ ها گۆلک ینی حیوانی گچکە خۆشترە. خواردنەکانی ئێستا بەراورد بە چەند ساڵێک بەر لە ئێستا چەندێک بۆن لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی تامەوە فەرقی هەیە؟ کوالێتی ئێستا ینی پێشترێ باشتر و بەڕاستی ئێستاکە ئەو حیوانانەی لە دەرەوە هاوردە دەکەێت تامی وەچی حیوانی خۆمان نییە خۆماڵیەکەی نەخێر. ئەی پێم بڵێ ئەو خواردانەی کە لە دەرەوە زۆر داوا دەکرێت تەندروستە؟ من بەخۆم بە شخص خۆم پێم تەندروست نییە زیاتر لە ماڵ ینی شتی تەندروست و باش بخۆت دۆ ماڵی خۆت ینی درستی دەکەی بە من باشترە. بەخۆ دروست بەڵێم زیاتر بەخۆم زۆر بەدەگمەن لە دەرەوە داوا دەکەم. حەزت لە چ خواردنەکە؟ کفتە دۆغەوە ئەوانە. لەگەڵ دۆخەوەیە چۆنی دروستکردنی دۆغ؟ من زۆر بخۆم حەزم لێیە لە ماڵەش باشن ئەنی حەزیان لێ دەخۆن باشان دەچیان دەخۆن یەکیان ناخۆن. ئێستا منداری ئێستا ماشەڵڵە بە هەموو شتێکیش ڕازی نییە؟ نەخێر ئێستا ئەو خواردنانەی دەرەوە زیاتر ها لە عەمبلحەجینە پیتزایە شاورمێ زیاتر گەنجەکان حەزیان لە خواردنانەوە ینی خواردنی زۆر ئەوە بەچی برین حازر کە بێتن ناری خراپە. با من ڕێگرم لێ ناگەڕم ڕاستی بخۆم ڕێگرم لێ ناگەڕم.
نخير بازەکەی لەو تەندروستیان خراپە. بەری بالضبط ئەرێ وڵانە من تەندروستینە خواردنی زۆر ئیدەرەوە. والله بەرهەمە ناوێخان طبعا بەتاکید زۆر باشە. سوپاسی ئەو پێشانگای دەکەن کە ئێستا ئەمە وەکو شەریکەی تامدار بەشداریمان کرد لەو پێشانگای بۆ بەرهەمە ناوخۆیەکانمان. بەکو ئەو شتان ئێستا ئەگەر بێت و حکومەت پاڵپشتمان بی ئەمە زیاتر دەتوانین بەرهەمی خۆمانە بەرهەمی ناوخۆی زیابینکەین بۆ هەلی کار بۆ گەنجان بۆ هەموو شخصێک. ئەو بەرهەمانە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئێوە دروستی دەکەن؟ بەڵێ ئەوان هەمووی ناوخۆی هەرێمی کوردستانە. لە ڕووی تامەوە چەندێک تامەکەی ینی کڕیارەکان دەڵێن جیاوازە فەرقی هەیە. بەڵێ بە دڵنیایی بەتاکید ئەوە تامیشی زۆر فەرقی هەیە زۆر بەلایانی تەندروستیش دەدەن ببوورە 100% حتمما حکومەت خۆی سەرپەرشتیاری گرنگی هەمووی دەگەدایە ئەنی ئەوە بێ کوالێتی نییە بێ ئەوە نییە بێ تەندروستی شتیوانە نییە ئەوە لە ڕووی ئەوەی حکومەتەوە ینی چاودێری لەسەرە بەڵێ هەنا ئەم زۆرە پێشنگانە زوو بکرێتەوە بۆ ئێوە باشە بەڵێ بەتاکید ئالێ وەڵڵا ئەمە ڕاستە ئیسفادە لێ دەکەین و 90 خەڵک ئیسفادە لێ دەکەن بەرەمەکانی خۆتان بە خەڵک دەناسێن بەڵێ بە دڵنیایی ئالێ وەڵڵا لە ڕووی کوالێتەوەش بە دڵنیاییە 100% کوالێتیان زۆریش باشە. والله الحمد لله باشە ڕادەیەک الحمد لله خواردنێک زۆر دروست دەکەین. وڵی دۆڵمان زۆر منداڵەکان ئەزیان لێ ینی ئێستا لە دووسکردنی دۆرمەی زۆر باشی لەخوای بە زیادە کەس دروست دەکەم بەس کفتەبی دۆرمەکە دەبی چۆن بێتە تامی زۆر تایبەت و خۆش بی. وڵی بەهارات دەور دەبینی بە گۆشتی خۆمانە ویکەی باشترە بە مری شک دەیکە هەیە تامی زۆر خۆش نییە تام سار دەدا بەس بە گۆشتی حیوان و دونجی زۆر بەتان دەبی لە مانگێک خڕبی برنجەکە خڕبی خۆشترە لە مانگێکدا چەند دووغمە دەخۆی. وڵی بەلای کەمی دووجار زۆر نایکەم بەس ئەوەندەیە بیکەی تامی هەبی نەگەوەندە زۆرکەی زۆر بکەی تامی نامینی ئەو خۆت حەزت لە دۆڵمێ ئەی منداڵەکان حەزیان لە چێ زیاتر بریانی پیتزا کەباب جاگشتیان بۆ ئامادە دەکەین. بەڵێ تۆ بابزانم لە چی ئاوا فێری دروستکردنی خواردن بوون. وڵا دایکم دەستایی زۆر خۆشە مامۆژ نەچمەیە زۆر ینی ماشەڵیان دەوێت هەر شتێکی بەسیت بکەن خۆشە دەستاوی تایبەتەوە ئارێ وڵا نارێم هەر تەماتە ڕوونەچی بکەن زۆر بەتان دەبێت. چەندە گرینگە ئێمە لە ڕووی تەندروستیشەوە گرنگی بە خواردنەکان بدەین ینی ئاگامان لە سەحەتی خۆمان بێ لە تەندروستی خۆمان بێ خواردنێک نەخۆین کە خراپ بێ بۆ تەندروستیمان. وڵی دایمەن شتی باش بە خۆت دروستکەی باشترە نەک لە دەرێ بکڕی شتە سۆر کراوەکان زۆر خراپە ینی زوو ئازربی لە دەرەوە بە زیاتر لە مارێ بکەی باشترە ینی لە دەرەوە کەم داوای خواردن دەکەم کەم هەرنا ئەگە کەبابیش خۆم دەیکەم ئامادەی پیتزا کەباب ئەوانە بەخۆم دەیکەم چکە لە بەرەوەی دەرێ نازانین کووە جاروێت تووشی ڤایرۆسێک دەبی ئیمەعیدەی جاروەیە ڕوونەکەی پیسا. وڵی زۆر باشم الحەمدولله هەموو شتێ ئەزانم وەکو گشتەکان سەر و پێش ئەزانم هەمشی سەر و پێی بزانی زۆر میم زۆر میهمە بەڵێ هەموو کەسێک نەدەیخوا نەدەزانی ئامادەی بەڵێ نانە خۆم ئەی خۆم و ئەشزانم درستیکەم پێم بڵێ سەر و پێی بەتام دەبی کوبی. وڵی ئەهەمشی پاک و خاوینەکەیەتی دواتر تام و لەزەتەیەکی ینی بە تێری دروستیکەی پڕ گۆشت بێت و خاوێن بێت و بە چەوری بێ. بەگشتی چەندێک گرنگی بە لایانی تەندروستی دەدەی کاتێک کە خواردن دروست دەکەین. وڵی بەس خۆش دەرچی ئەرێ وڵی خۆش دەرچی زۆر ینی با بڵێن ئەها دەڵێ چەور نەبی ئەو شتانەنە بە من خۆش دەرچی زۆر ئەساسە. ئەی لەگەڵ داواکردنی خواردن لە دەرەوە چۆن زۆر خراپم یعنی هیچ داوا ناکەم بازانم هۆکار چێکە داوانە واللهی دڵێم بە هەستم بە خۆم نەمارێت شتێکی ینی خۆم مەشغوڵکەم و بە خۆم حازریکەم ئەو شتانە ینی بخۆت حازریکەی هەم فێر دەبی و هەمیش کات بەسەربردنە و ئەزمونکردنە. ئەم جۆرە پێشەنگیانە کاتێک کە ئەم پێشەنگیانە دەبنەوە چەندێک بۆ کۆمپانیاکان باشە و چەندێک بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانیش باشە بە بەرهەمەکان ئاشنا دەبن. بەڕاستی شتێکی زۆر باشە بەهام ینی لە بۆ خەڵکی کوردستان شتێکی زۆر باشە کە کاتێک بەرهەمە ناوخۆیەکان دێنێت پێشکەشی خەڵکیش دەکەن ینی تاقی بکەنەوە شتێکی زۆر چاکە ئێوە ناوخۆیانی دەرەوە خۆمان لە دەرەوە دەیهێنین لێرانە پێشکەشی دەکەین وەکو بەرهەمەکانی کۆچ بەڵێ ئەی خەڵک لە ساوارەکەتی خوارد
بۆتیان باشە بەتامە والله زۆر ڕایان لێیە زۆر یعنی کە دەڵێن حاضر نییە کەمێکی تر حاضر دەبێت دەڵێن جەولێک لێ دەن وەرنەوە دێنەوە سەرتا بە خێرهاتنتان دەکەن خۆمان بە خۆشحاڵ دەزانانی ئێمەش وەکو زەیتی بانو بەشدارمە لە فستیڤاڵی بازرگانی ناوەخۆ کردووە ئێمە دەمانەوێت لە نزیک و ئاشنای کڕیارەکانمان بیت چ دەستخۆشی چ پێشنیار چ رەخنە لە سەرچاوی خۆمان دانین و پەیامی خۆشمان بگەینین بە خەڵکان بناسیێنین کە بەرهەمێکی وا باشەیە دەمانەوەی خەڵک دوورکەوێتەوە لە شتی زیان بەخش و خراپ کە شتێکی سروشتی و 100% تەبیعی هەبێتی بچن شتی خراپ و زیان بەخش بگەنین لە هەمان لایەنیش زیان بە تەندروستیشیان دەگەیەنیتن جا هەموو کەسێک دەڵێ خواردنەکەی من مەوادەکەی من باشترینە ئەو قسەی تۆش قسەیەکی با بڵێم ڕکلامی نیە بۆ خۆتان دەکەیت ئەمە پێشەوەی بینە ناو بازار تاقیمان کردوتەوە هەم بە خۆمان و هەم لە بازاڕیش ئیتر فیدباکمان هەیە کە خەڵک بڕیا لەسەوە دەدەن ئەوە لە دەزمانە لەسەر ئێمێ پێیان بڵین کە پەیامەکەمان بەو شێوێ جا ئەوان لەسەروان دەگەڕێتەوە زەیتی بان و 100% سروشتی بێمەوە حافیزە هیچ ڕەنگ و ماوەدێکی تێدانە و دڵنیا بن لە کوالێتی ینی گرنگجیتان بەلایانی تەندروستی داوە بۆ ئەوەی هاوڵاتیان یاریمی کوردستان کاتێک ئەو زەیتە بەکاردێنن لە ڕووی تەندروستی و سەلامەت بن بەڵێ 100% بێ ئەوەی ئێمە دەمانەوەی وەکو هەر وڵاتەکانی جیهان بەرهەمی خۆمان هەبێ و بۆ خۆشمان بناسین و لایانی تەندروستی بێخەم بن دکتۆرانیش بۆ نەخۆشەکانی پێشنیاری زەیتی بانو دەکەن و بۆ لایانی تەندروستی خاستن بۆ و کەسانی کە بەتەمەنن ینی بەڕاستی پێویستە و زەیتانە بەکار بنن لایانی تەندروستی چکە لە کاتی سوورکردنەوەی خواردنەکانی دەتەنها 125 زەیتەکە هەڵدەمژی و هیچ زووکەڵ و پڕشکێکیش ناکاتن ئەویان بەڕاستیانی پێویستەم کەسێک گرنگی پێ بدا. چەندێک دەرفەتی هەلیکاریشتان ڕخساندووە بۆ هاوڵاتیانی یاریمی کوردستان بۆ گەنجان بەڵێ ڕێژەیەکی زۆرمان ڕخساندەوە لە هەما کاتیشدا ئێمە دەمانەوەی هەموو کەسێک سودمەند بێت چی لە هەلیکار و چی لە تەندروستی و چیلایانی باشی خەڵکەکە. بەگشتی خواردنەکان یعنی بە خواردنی من ئێستا بە زیۆری خواردنی ماڵەیە خواردنی دەرەی سەر عارەبانان و دوکانەکان ئەبەدەن ناخۆ لۆ وەڵڵەهی هەر ئەو هاڕێک دەکەویتن و بەخۆم زیاتر خواردنەکانی ماڵێم پێخۆشترە ینی خواردنی دەرەوە بە تەندروست نازانی بخوای زۆر بەیان تەندروستن بەشەشیان تەندروست نینە چەندێک خواردنی مارێ بە لەزەتە حەسەن بەدەستی داچی منداڵ ئینسان بەقەت ئینسان خواردنی ماڵێ خۆشترین خواردنە خاستن بەدەستی خێزانت بی ئینسان پاشان کە سوکارەکانت لە خزمەکان لە دۆستەکان بەسداشی منداران خواردنی دەستاوی لە هەموو کەسە چ خۆشترە لەلایەن پیاوەکەی خۆی چونکە خواردنی مارێ دڵنیاشی لەوەی کە پاک و خاوێ هێنا دڵنیای لەوەی کە بە تەندروستێکی باش و ئامادە دەکرێت بێگومان هیچ گومانی نییە خواردنی ماڵی خۆتە و دەستی خێزان تە شارزای ماڵ و منداری خۆتی ئەوەی دەشکڕی دەزانی ست کڕیا و چۆنیش بەکاری دەینی دەزانێت تۆ حەزت لە خواردنەکە و سووربی سوور نەبی وەنیان ترشبی ترش نەبی دەزانی شارەزا عقیقەتە بێگومان بەڵام یعنی خواردنی ماڵێ لەبەرەوەی عفتانەیە جمعان جیاوازە لەگە ڕۆژەکانی کە هەر ڕۆژە و نەوە خواردنەکەی ماڵێ خواردنیش هەر کەس هەر خواردنش تا و چێژی خۆی هەیە تو حەزت لە چیە دەرێداشی مداران ئەو خواردنەم لەوە دروستکە بە قورآن ئەمە لە ماری تۆزە برێن قەرەبار هێنها ئەوجا هەمیان بە یەک نەوە خواردنی ڕازی ناون دایمەن سەر سفرەکەمان دوسێ نەوە خواردنی تێدایە سفرەتان هەر ئاوەدان زۆر سواس بەس بە خۆت حەزت لە چ خواردنەشیان قورآن هەوی خواردن بێ ئەمن یعنی ئەو شکم لێ نیە و دەشی خۆ نەخواردنە تایبەت نیە برین ئەوە سەر و پێەیە ئەوە دۆغەوایە ئەوە کتێ ئەوە دۆرمەیە ئەوانە هەموو دەخۆین لە مارێ باقیقەت بەڵام نارێم هەر یەکە و ینی بەس ئەگە برێن سەر و پێ لە زستانان زۆر خۆشترە مەقسەد کات هەیە خواردنیت کە لە کاتی خۆی هەیە ینی خواردن بۆچی گەنجەکانی ئێمە زۆر حەزیان لە خواردنی دەرەوەیە بە قورآن قەزیە خواردنی دەرێ ئەوان هەندێکیان هەر لە ماری خۆیان عائیلی هەندێک ینی لە دەرێ خواردنی دەخۆن ئەها لە مەتحەمەکان دادشن و عائیلی بەڵام عائیلە هەیە بەتەنیا هەر لە ماری خۆی خواردنی بەکاردێنی ئەو خواردنانی کە بەک لە ماری بکاردێنی یعنی ئینسان تەمەشای عائیلەی خۆی دەکات چۆن یعنی بڕواتە ڕێ ئەویش هەر دەستە ڕێ والله ئەو پێشنگانە بەڕاستی شتێکی چاکە بەس هەرزانی تێدا ینی ئەو شەریکانە دێن کاڵەکانی خۆیان لێرە عرض دەکەن شتێکی چاکە خەڵک ئەو کاڵانە دەبینی کە بەڕاستی شتی چاچی لێیە لەگەر ئەوەش هەندێک شتەیە بڕگرانە هەمووینە هەندێک هەرزانە بەس هەندێکیش گرانەوە ئاشنا دەبی بە بەرهەمی ناوەخۆ نوێ تەبعانەوە بەرەمە ناوەخواانە هەندێکێ بەڕاستی ئەمە نەمان دیتبوو یان ئێستا لێر دیتمان دەک ئەشیامان کڕی ئەوە زۆر چاکە دەستیان خۆش بێن لەو شوێنان فرسەتە دەبی شتی خۆمانە بکڕی ئەرێ وەڵە بە تاکید ئەی لەگەڵ
خواردنا چۆنی بزانم بینە چۆن لەگەڵ خواردنا والله بەخۆت دەزانی مامۆستای عەزی لە کفتێ و گۆشتی لەگە باشیوە گۆشتی لەگەوی خۆشە جا با بزانم زیاتر چی لۆ ئامادە دەکەی حەزی لە چ خواردنە والله کاکە مەرەگە و برنج و گۆشتەکە هەمیان بێدەنگ دەکاتن کفتەش دووەمە ئەرێ وڵا کفتە دووەمینە بەرێ زۆر باشە خۆت حەز لە چ خواردنە وەڵامی شەرازم لە کفتە و دۆڵمەیە گۆشت زۆر لەگەر برادەر نیمە بەس دۆڵمە بە دەرەجەیەک ماشەڵڵا پیاوەکانیش عەزیان لێ نییە باشە ئەتو حەز لە دۆرمەی بی ئەو مامۆستاش حەزی لێ نەبی ئەو ڕۆژی کوپێک دێن والله دەنجی ناکە فەقیرەی دەخوا بەس گۆشتی لۆ لە بندادنم کاکە نارم گۆشتەکە عیب بڕە ئارێ وەڵا ئەمن الحەمدوللا لە خواردن مشکلەمان نیە چکە ئینسانی مسلمان یعنی نابی عیبی لە خواردنەکەی بینتەوە جاریوا بەدرم نییە دۆرمە بەس هەر دەشخۆم هەر دەشخۆم یعنی قسەشی دەخۆم ئەگە تێریشت پێ نەخۆم بەس هەر قسەشی دەخۆم ئەم مشکلم لە خواردن نییە تقریبا ئەگەر منداڵەکان حەزیان لە خواردنێکی دیکە بێ جەنابەت حەز لێ نەبێ و مامۆستاش حەز نەکا وڵا بەدری مندارەکان دەکەم لەبەر ئەوەی دەمەوێ مندارەکان خواردنی بخۆن لەکێوە خواردن دروست دەکەین والله لە 12 ساڵیەوە ساڵیەوە ئەی بازان ئەو قسەی خۆ چەند فێرە دروستکردنی خواردن وڵی باشە تا ڕادەچی دروست دەکا مەرەگە و برنج دەزانی برنجە سۆرەی دەزانی باشە باش دۆڵمەش دەکات دۆڵمەش ئارێ وڵا جار هەیە ئێواران ئاگام لێ نیە مەجەر دۆڵمەکمان و دەپێچتەوە کێکی خۆش دروست دەکا توش هانی دەدەین هانی دەدەم بەرێ هانی دەدەم لۆی لە خۆی فێربی پەترەکەیت کە چوینە عەمڕەی باش بوو پشتی بە خۆی بەست بوو الحەمدوللا ئاگای لەو نەخۆشە دروستکەی زۆر ئەرێ وەڵا متمانێ لۆ دروست بە عادی چەندێک گرنگجی بە خواردنی دەرەوە دەدەی یانی ئەو خواردنانی کە لە دەرەوە داوا دەکەن یان گرنگجی پێ نادەن واللهی ئەمن بەخۆم زۆر کەم یعنی ئەگەر بێمە هەولێریان بچمە جێیەکی بە ناعیلاجی مەجا ئەوەم نەبی هیچ نەگەمە مارێ ئەو جا خواردنی دەرێ دەخۆم ئەگە نەخواردنی دەرێ ناخۆم ئەم بەخۆم زۆر عەزم لە خواردنی دەرێ نییە پاکترە تەندروسترە لە بۆ مندارەکانمان بەخۆشت دەزانی لەو بێ پارەیە و بێڕاتبەی لە ماری خۆت پێچی بینی باشە یاخوا بەخێر بێن سەر چاو ئێمە وەکو شەریکی ساحل العێراق کە ساڵانە بەشداری دەکەین لە پێشانگای هاوشێوە کە سوپاس حکوومەت دەکەین یانی ئەم دەرفەتەی ڕەخساندووە بۆی وەکو شەریکات ئێمە لە نزیکەوە چاومان بکەوێت بە بەکارهێنەرەکانی بەرهەمەکانی خۆمان لە نزیکەوە دەمانەوێت فیدباکی بەرهەمەکانی خۆمان وەرگرین و خەڵکەکەش لێرە زۆر مستەفید دەبێت چونکە بەشێکی زۆر لە کاڵەکان بە نرخێکی زۆر گونجاو دەکاتە دەستیان و لێرە ئاشنا دەبن بەو بەرهەمانی کە تا ئێستا لەوانەیە بەس لە مارکێتەکان بینی بێتیان هێشتا تامیان نەکردبێ لێرە تێستمانەیە بەشێکی زۆر لەو خەڵکی کە دێت سەرەتا بەرهەمەکانمان تێز دەکا ئەو جار مەسەر لێمان دەکڕێ لەم بابەتەیدا مەسەر من لێرە دەبینم ماستەیە بۆ نمونە ئەم ماستە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێ یانی وڵاتانی دیکەیە بەڵێ ماسەکەمان بەڵێ بەرهەمی ناوخۆیە ئیدهۆکە ماسێکی زۆر تایبەتە زۆر نایەبە خەڵکێکی زۆر بەدڵیەتی و بەردەوام تەڵبی تازەی هەیە و خەڵکەکە لە هەموو مارکێتەکان لە هەر شوێنە بیانەوێت بەردەستە چەندە گرنگجی بەلایانی تەندروستی دەدەن کاتێک کە ماستەکەمە بەڵێ هەر بەرهەمێک ئێستا حالێن لە ناو هەرێمی کوردستان کە ئیشی لەسەر بکرێت دەبێت وەرەقی سەحی هەبێ بە فەحزدا تێدەبڕێ ئەمە لە دهۆکەوە دەهێنین بە دوو بازگەدادێ هەردوو بازکە فەحسیان دەوێت یعنی زمانی 100% هەیە ماستەکە هیچ مشکلەی نییە و خەڵکێکی زۆر ئەمە چەندین ساڵە ئیش لەسەر ماست دەکەین بەدڵیانە بەرهەمەکانمان ڕۆژانە هەز دەکەن خەڵک حەزی لە بەرهەمی ناوخۆی بەرهەمی ناوخۆ زیاتر داوا دەکات بەڵێ ئەلحەمدوللا پێشتر وانە بوو کە دەتگوت کاڵای ناوخۆی یعنی تۆزێک لە کوالیتی دادەبەزی بەس ئێستا بە حکمێ شەریکات زۆر احتیمامی بە بابەتی ناوخۆی داوە بەڵێ ئێستا ڕغبەتێکی باش پەیدا بووە ئەسڵن زۆر شت کە دڵی خۆماڵیە ئەو جار ڕەسیدی زیاتر دەبێت زۆر باشە ئەی پێم بڵێ چەندێک گوتان کردوت زیاتر دەرفەتی هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنن و پێویستان بەچێت تاوەکو گەشە بە بەرهەمەکانی خۆتان بدەن بەڵێ ئێمە وەکو شەریکی ساحل العێراق حوت فەرعمان هەیە لە ئێستادا لە هەر شارێک کە فەرع دەکەیەوە تۆ پێویست بە کۆمەڵە مۆزەفە تەمەنەوە دەرفەتێکی کاری زۆر باش و نایە بۆ خەڵکی ئەو شارەی لانی کەم بۆ هەر فەرعێک لانی کەم 50-60 کەسی پێویستەکەەوە هەموو دەرفەتی کارە و پێویستمان بۆیە کە حکوومەت هاوکار بێ لە کار ئاسانی لە بازگەکان یارمەتی دەرمان بێ لەو کاتایی کە مەسەن بەرهەمێکی خارجی دێنین ناوخۆی هەرێم یعنی لە گوم بگوشت هاوکارمان بێ زیاتر وەڵی ئێستا تۆزێک ناساغم ئەو پێشانگای بەشدارم نەکرۆ بەس هاتم بۆ لای برادەرەکان بەس زۆر جار کوبە بریانی یاپراخ زۆر خواردی کوردەواری دروست دەکەین و لێرەش زۆر سەرفیاتی هەیە و
خەڵک حەزی لێ. زۆرە پێشنگیانە چەندێک باشە ئاشنا دەوی بە بەرهەمی ناوەخۆ. واللهی زۆر باشە دوایەوە یعنی بەعزە خواردنیەک دێن دەیکڕن ناوی نازانین کوڕە کوردەکانی خۆمان کچە کوردەکان بەزەگەر ئێمە بین و ئەو خواردنانە پیشانی خەڵکی دەین هەمووی فێر دەبن. زۆر باشیانێت تو خواردنە قەدیمەکانیش کوردەوارەکانیش باش دەزانی. الحەمدلله ئەو کەلانش 6 ساڵ هەر کەلانم دەکرد لەگەڵ دایکی هەنی کەلانە بە پیازمان هەبوو بە شەکرمان هەبوو بە قیمەمان هەبوو بە پەنیری پیزامان هەبوو. ئەرۆڵە ئەی پێم بڵێ چەندێک ئێستا خەڵک خواردنی کوردەواری ئامادە دەکات. واللهی زۆر سەرفیاتی ئێستا کچەکەم بۆ خۆی لە لەنگە مەطعەمی هەیە بە ناوی دایکیایی من لە نزیکی سەتیا لە ناو لەنگەیە ماشەڵڵا سعات دوو هەموو خواردنەکانی تەواو دێ بەس بۆ ناوی نیوەڕۆژ خواردنی هەیە یا پلاغی هەیە کوبەی هەیە و برینج و قەلیەی هەیە برینج و مریشکی هەیە سادەی هەیە بەس بەڕاستی خواردنەکانیشی هەرزانە بۆیەوە خەڵک زۆر دێت برینج و شلە بە دوو و دەدا خەڵک بە سێ و نێوی دەدا یا پلاغ بە 5 دەدەن ئەو بە سێ دەیدا بە نان و تەرتیبە دایک وە ڕیکلام بۆ کچەکەی دەکات. نابێ لە ڕکلام یعنی ڕکلامی نامە بەهارکە و ڕۆژەی چوم دوو مەنجەڵم لەبەر ئەوە مەدالم خەڵک زۆر بۆ خواردنی کوردەواری پەرۆشە دوو مەنجەڵمان کرد سعات دوو ماشەڵڵا هیچ دۆڵمە نەما ئەو داهاتێک کووا دۆڵمە قمەوەڵا دۆڵمە تەواو بوو. ئەتوو حەزت لە چ خواردنەکە بە تایبەت؟ وەڵا من زیاتر کفتەی عەجەمی پێ دەڵێن و دۆڵمە لەگەڵ کە لەو پای پێ دەڵێن سەر و پێچک پێ دەڵێن قەلازی ئەوانە. زۆر باشە. ئەی پێم بڵێ گەنجەکانی ئێستا چەند دەزانن خواردنی کوردەواری ئازرکەن چەندێک تااقەتیان هەیە ئەو خواردنانە ئامادە بکەن یان تەنها خواردن لە دەرەوە بانگ دەکەن. واللهی چونکە زۆر خواردنی کوردەواری لە هەموو شوێنێک نییە ئێستا کوری خۆم زۆر جار بانگ دەکا بە ماتۆری بۆی دێوە لای دڵدا خۆ بە قورعان داری وادای دەنم لەگەڵ کە بەکوونیانەڕق پێم ناخورێ و خواردنانە خۆش نییە بەس دەست بە مەدعامی کچەکەم هەر ساواری دەخۆمەوە لای زۆ بەتامە. ئێستاش گەنجەکان هەیە فێر بۆ لێدەنێ لەگەڵمان دەهات ڕۆژانە دەماندا پارە ئیشی لەگەڵ دەکەین وەڵا ئیشی جوانە ئێستاەوە برادەرەکەم کەلانە دەکەن گوتیان وەرە بیکە کتم وڵاوڕۆ تااقەتم نیە بەس هاتومە سەردانیتان کەم دەنا زۆریشان دروست باشکە ئینشاءالله. بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیان و بەشێک لە بازرگانان بوو لەسەر گرنگجیدان بە خواردنێکی تەندروست مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا بەردەوام پێویستی بەوەیە کە خواردنێکی تەندروست بخوا بۆ ئەوی با تەندروستیەکی باشەوە بژی و ئەگەر هەر تاکێک لە ئێمە تەنها ئەمان زمان خواردن بێ ئەوە زیانێکی زۆر لە تەندروستی خۆمان دەدەین بەڵکو ئەو خواردنەی دەیخۆین دەبێ بزانین سەتا چەند تەندروستە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر تەندروست نەبوو ئینسان نابێ بیخواتن و گرنگیشە تاچی کوردی گرنگی بە خواردنی کوردەواری خۆمان بدەین گرنگی بە خواردنی ماڵەوە بدەین دوورکەوینەوە لەو خواردنانەی کەوا لە دەرەوە دروست دەکرێن بە تایبەتی لەو خواردنانەی کەوا خێران چونکە دکتۆرە بەڕێزەکان هەمیشە ڕێنوێنیمان دەکەن دەڵێن بۆ تەندروستیتان باش نییە بۆیە هیواخوازم هەمومان گرنگی بە خواردنی تەندروست و سەلامەت بدەین هەمیشە ماڵتان ئاوادان بێ و خواردنێکی تەندروست بخۆن ئینشاءالله خواتان لەگەڵ.